لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانێک مەکەم ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ کە لە کۆڤنتریەوە لەگەڵمە بێت. بەڕێز ڕامی ئەم کاتتان باش، پێتان وایە ئەم شەڕی ئێستا دروست بووە لە نێوان حکوومەت و دروزەکان لە سووریا بەرەو گرژێکی و ئاڵۆزێکی زیاتر هەنگاو دەنێت یاخود بەرەو کەبوونەوە دەڕوات؟ بەڵێ من پێم وانییە ئێستا دۆخەکە هێورە، من پێم وانە هیچ شتێک باش بە ئیسرائیل لە هێرشەکانی بەردەوامە تاکو ئێستا گرجەکان لەوێ بەردەوامن شاندێک هاتووە لە مەرجعیەتی ڕۆحانی بەس لەژێر سەرپەرشتی حکمت هێزری بە پێچەوانەی ئەو ڕاگەیەندراوەی کە دروزەکان ڕایان گەیاندووە کە شێخ جەربوع بووە پێچەوانەی یەکتر قسە دەکەن، یەکیان دەڵێ ئاگربەستەوە دیکەی دەڵێ ئاگربەست نییە، دۆخەکە زۆر خراپە، کارگەیشتەوە بەوەی هێزەکانی وەزارەتی بەرگری چوونەتە نێو نەخۆشخانەیەک دەیان تەرم لەسەر لە نێو نەخۆشخانەکە کەوتووە ڕوون نییە تاکو ئێستا ئایا ئەوانە ئێستا کوژراون لە کاتی هێرشەکەی ئەم دوایە یا خۆت لە ماوەی ڕابردوودا کوژراون و وەخراونەتە نێو ئەو نەخۆشخانەیەوە. بۆیە من زۆر بە سادەی دەڵێم دۆخی سووریا زۆر خراپە، ئێستا شەڕێکی میدیایش لە سووریا بەرپا بووە، هیچ شتێکیش چارەسەر نەبووە. ئێوە زۆر بە دووەداچوون بۆ ڕەوشی سووریاکەن، ئایا ئێستا ئاگربەست یان شەڕ بەردەوامە کامیانە؟ بە هیچ شێوەیەک ئاگربەست نییە، ئاگربەست تەنیا شتێکی میدیاییە، لە واقعدا شەڕە کێشە هەیە و زیانی مرۆیی هەیە و زیانی مرۆیی زۆر زۆر گەورەش هەیە و دەتوانم بڵێم زیانی هەرە زۆر بەرهێزە ئەمریکان کەوتووە و تەنانەت دەتوانم بڵێم بۆ سەش هەبووە کە خەڵکی تێدا کوژراوە. باشە، شەڕەکە تشەنە دەکات؟ گرژەکان و پێکدادان ئێمە هیواخوازین کە ئەحمەد شەڕە ڕێکەوتنێک بکە، ڕێکەوتنێک پێچەوانەی ئەوەی کە لە میدیا گوتوێتی. ئێمە هیواخوازین کە ئەحمەد شەڕە شتە ڕاستەکە بکە، شتە ڕاستەکەش ئەوەیە کە دەبێ ڕێکەوتنێک بکرێت چارەسەر لە سووریا ڕەدی بێت. دەزانی ئەوانچیان گوتیان کوتای بە دروزەکان دێنین. مەبەست لەوەی ئێستا ڕوودەدات حکوومەت خەتابارە لە بەرامبەر دروزەکان؟ هیچ گومانی تێدانە حکوومەت بەرپرسیارە، حکوومەت دەوڵەت دەبێ بەرپرسیارەتی هەڵگرێ، خوێنی هاوڵاتیانە نابێ حکوومەت هاوڵاتیان بکوژێ. ئەم زۆرە دیمەنەی لە نەخۆشخانەکان بینی ومانەکە بەو شێوازە خەڵک کوژراوە لەسەر حسابی کێ کوژراون. ئامارتان لایە ئامارەی کوژرا و بریندار لە سوێدا بە تایبەت؟ زیاتر لە سەدان خەڵکی بریندارمان هەبوو. بە سەدان خەڵک بریندار بوو، ئەی کوژرا و هەم لە ڕێزی دروزەکان و هەم لە لای حکوومەتەوە ئامارتان لایە؟ بەڵێ ئەگەر بە ژمارە بەوردی قسە بکەین ئەوانەی کە کوژراون لە دروستدا ئامارەکە ئێستا لە بەردەم منە 82 دروست کوژراون ببورن، لەوانە ژن و منداڵی تێدایە و خەڵکی مەدەنی تێدا بووە و هەروەهاش خەڵکی چەکداریش تێدا بووە و لە وەزارەتی بەرگریش 133 کەس بوونەتە قوربانی لە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ بەشێکیان لە هێرشەکانی ئەمڕۆی ئیسرائیل کوژراوە و خەڵکی مەدەنیش بریندار. ئەوەی هێزە ئەمنیەکان چەند بووە؟ مەبەسمی حکوومەتە ئەوانەی کە کوژراون 138 کەس بوون کە لە هێزە ئەمریکان کوژراون، ئەمانە دەتوان بڵێم ژمارەکە لەوەش زیاترێست. باشە، پێشتر وەزیری دەرەوەی ئەمریکا گوتبووی ڕەنگە سووریا دابەش ببێت. ئەمڕۆژ بینیمان مەزلوم عەبدی دێت پشتگیری لە دروزەکان ئەکات، تویتێکی هەبوو. پێتان وایە سووریا بەرەو دابەش بوون بڕوا؟
لا ان شاء الله سوريا لا تنقسم. بەڵێ شام دابش نابێت بەڵام دەبێ سووریا سیستەمێکی فیدرالی هەبێت کێشەیەکی تێدا بە هیچ شێوەیەک فیدرالیت بەواتای دابشکردنی سووریا نایە ئەوانەی ئێستا لە حکومدان دەبێت لەوە تێبگەن سیستەمی فیدرالی بانەی دابشکردن ناش. هەندێکیش پێیان وایە ئیسرائیل دەچێت ئەو ناوچانەی سوێدا و ئەمانە بۆ خۆیە بات یان کات بە بەشێک لە ئیسرائیل. لا لا هذا كلام نەخێر من پێم وانە ئەم قسەیە ڕاست بێت بەڵام جۆلانی داگیرکرا و سوێدە دوشتی جیاوازن ئایا ئیسرائیل دەتوانێت دەرعا داگیر بکات کە لە کاتێکدا دەتوانێت کار بکات پێم وانە ڕاست بێت. باشە لەلایەک باب الإساءة باشە ئەمە لە دەرگای سوکایەتی کردنە بە دروزەکان ئەمان سیر کە دەیان گوت کوردەکان بەکرێگیراوی ئیسرائیلن ئێستاش ئەم قسەیە بە خەڵکی دیکە دەڵێن بە ئاشکرا کۆمەڵی قسە دەکەن. باشە تورکیا لەلایەک پشتگیری شەرعەکە لەلایەکیش ئیسرائیل دێ پشتگیری لە دروزەکانەکە ئەمریکاش ئەڵێ هەوڵەدەین ڕەوشەکە ئارام بێتەوە. ئیسرائیل پشتیوانی بەرژەوەندەکانی خۆی دەکات تورکیاش پشتیوانی بەرژەوەندەکانی خۆی دەکات نە تورکیا دەیەوێت پشتیوانی خەڵکی سووریا بکات لە پێناو خەڵکی سووریا نە ئیسرائیلیش پشتیوانی دروزەکان دەکات لە پێناو دروزەکان نە ئەمریکاش پشتیوانی کورد دەکات لە پێناو کووردە هەموو لایەک بەرژەوەندی خۆیان هەیە لە نێو سووریا. بەرژەوەندی ئیسرائیل چیە لە هاوکاریکردنی دروزەکان ئێستا کە باڵێن ڕژێمی سووریا بۆ دومانەکات بەرژەوەندەکانی ئیسرائیل لەوەدایە کە باشووری سووریا ناوچەیەکی چەک داماڵراو بێت نابێ هیچ ڕەشێک لە باشووری سووریا لەسەر ئیسرائیل هەبێ لە بنەڕەتەوە بەڕاستی سووریا هەر چەکێکی وای نییە. باش پێتان وایە لە دوای دروزەکان هەڕەشەش بۆ سەر کورد دروست ببێت یان نەخێر؟ يعني لا هم يعني المقاتلين من پێم وایە کێشەکە ئەوەیە ئەوانەی کە شەڕ لە وەزارەتی بەرگری دەکەن بە قسەی خۆیان گوتیانە لە دوای دروست ئێمە دەچینە بۆ گیانی کوردەکان کەواتە ئەوان دەزانن شتەکە ئاسان نییە بەڵام ئەمە ئەقڵیەتی ئەوانە دەزانن ئەگەر فتنەیەکی عەرەبی کوردی دروست بکەن شتەکە لە بەرژەوەندی ئەمیان لاکەی دیکە دەبێت لە ئەنجامیش دەخوێنی خەڵکی سووریا دەرژێ و ئەنجامیشی ئەوەی کە ڕوودەدات حکوومەتە ناوێ فدرالی هەبێت چونکە هەم کورد لەلایەک و هەم دروزەکانیش لەلایەک لەوانەیە داوای ئەمە بکەن. فیدرالیزم سیستمی نامەرکەزی خەڵکی سووریا کێشەی لەگەڵدانی بەڵام تۆ لەگەڵ مەزلوم عەبدی لەسەر شتێک ڕێک بکەویت دواتر تۆبەی دەستورێک ڕابگەێنی و حکوومەتێک پێک بهێنی بەبێ ئەوەی کورد بەشدار بێ لە حکوومەتەکەدا ئەمە عیبە. بۆ دروزەکانیش دروستە؟ بێگومان بۆ دروزەکانی شەمان شت دروستە ئەم دەسەڵاتە چی دەکات کوردێک دێنن دەڵێن ئەم کووردە نوێنەرایەتی کۆمەڵێک کەس دەکات دەڵێن نوێنەری هەموو کووردە دروزێک دێن نوێنەرایەت چەند دروزێک دەکات دەڵێن نوێنەری هەموو دروزە بۆ عەلەویش بە هەمان شێوە بەشار ئەسەد چی دەکرد ئەمانە شەمان شت. زۆر باش سپاس بۆ بەڕێز ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ کە لە کۆڤنتریەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.